ڕێزمانە و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 59. لاپەڕە 59 باسی پارچە شێعرەک یان پارچە هۆنراوەک بە ناونیشانی بەیان. ئەو پارچە هۆنراوە لەلایەن چێ نووسرایە؟ مامۆستا گۆران کە ناوی عەبدوڵڵا سلێمان بەگە و عەبدوڵڵا سلێمان بەگ لە ساڵی 1904 لە شاری هەڵەبجە لەدایک بووە. یەکێک بوو بێگومان یەکێکە لە شاعیرە نوێ خوازەکانی کورد، واتە جۆری نووسینی شێعرەکەی جۆرەکی نوێیە. ماوەیەک لە کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی بەغدا لە بەشی کوردی مامۆستا بووە و لە ساڵی 1962 کۆچی دوایی کردووە. ئەو تەمەشاکەین بزانین چەند ساڵ ژیایە مامۆستا گۆران. لێرە ئەمە وێنەکەم لە ئینتەرنێت هینایە و ئەگەر لە ساڵی 1904 لەدایک بووبی 1962 کۆچی دوایی کردبی لە ئەوی بزانی چەند ساڵ ژیایە دەتوانی 1962 کەم 1904 لێ دەرکردنە لە ئەو کەسانێک کە بیرکاریش دەخینن، واتە 2 کەم 4 یەکسانە بە 8 لێرە ماوە 5 کەم 0 هەر 5 پاشان 19 کەم 19 هەر 0 هیچ نامێتە کەواتە تەنیا 58 ساڵ ژیایە و لە تەمەنی 58 ساڵی گۆرانی شاعیر کۆچی دوایی کردیە. ئەوجا ئێستا ئەو پارچە هۆنراوەی بخینینەوە کە دەربارەی بەیانەواتە بەیانیان یان سبەینان. لێرە چ دەرێ لە دێڕی یەکەم؟ ئەڵڵاهو ئەکبەر مەلا بانگدانە تاریک و لێڵی بەری بەیانە. مانگی بەجێماو لە سەفەری شەو زەردە لە ترسی قاسبە قاسپی کەو. ئەستێرەی مەغریب وەک قەترەی ئەمەل کسکس ئەتکێتە ناو بەفری سەرکەل. لە ڕێی ئەو بەری شاخ دەنگی زەنگ دێ لە شوێنی ڕاوکەر تەقەی تفەنگ دێ. وا بە تەواوی دنیا ڕووناکە هەر سحری ڕووتە سروشت ئێستاکە. لە درەخت ئەدا شنەی بای سەحەر جم و جۆڵیەتی چەشنی سەودای سەر. لەسەر جۆگەی ئاش قاز و مراوی چاوەڕێی ڕۆژن هەڵبێنێ چاوی. بەڵام تا خوڵقی نەکا چێشتەنگاو نایەتە ناو دێ پڕشنگی هەتاو. ئەو ئێستا تەمەشاکەین ئایا دەیەوێ مامۆستای نەمر چمان باسی چ بکە و لەبەر چ نووسیتی و باسی چ دەکا لەو پارچە هۆنراوەی. یەکەم شت کاتەکە کەنجە، کاتەکە بەیانە سبەینەیە، سبەینەکی زووشە، کاتی مەلا بانگدانە. مەلای سبەینێک کە بانگ دەدا هێشتا دنیا هەر تاریکە. لێرە نووسیتی تاریک و لێڵی بەری بەیانە، واتە لە مابەینی تاریکە و تازە دەیەوێ تۆزەک ڕووناک بیواتە لە مابەینی تاریک و لێڵیشە. ئەوها زۆر تاریک نییە، شتەکی لێڵە لە مابەینی تاریکی و ڕووناچی. کاتە ئەگەر لێرە ئەوها تەمەشایکەین لە مابەین کاتەکە ئەو هایە زۆر جار ئەگەر زوو لە خەوێ هەستای دەبینی ئەوها دنیا دەیەوێ ڕووناک بی، بەڵام ڕووناچیش نییە. وەکۆی وایە نیوەی تاریک بی و نیوەشی تاریک نەبی. لە بەرهەندی نووسیتی تاریک و لێڵی بەری بەیانە. بەری بەیانیش واتە
تۆزێک پێشی سبەینەکەی. ئەوجە چی نووسیە؟ مانگی بەجێما و لە سەفەری شەو، زەردە لە ترسی قاس بە قاسبیکەوە. باسی مانگەکەی دەکا، چونکە کە ڕۆژ داهات مانگ ئەوەی ڕاستی بین نامینێ نایبینین، کەواتە ئەگەر هات و مانگەکە دیت وەکو ئەوەی وایە بەجێ مابی لە سەفەرەکەی، لە گەشتەکەی، شەوەکە سەفەر دەکا بەڵام مانگەکەی هێشتان لەگەڵە خۆی نەبردیە. تۆزێک وەک ئەوی وایە مانگەکە تاخیر بووبی، درەنجی بەسەردا هاتبی، بەجێ مابی لە سەفەرەکەی. وە چونکە مانگ بێگومان هەر بەخۆی وەکو دەیبینین زرد دەیبینین، بەڵام ئەو لێرە شاعری بەڕێز وا دەزانی یان وای نووسیە کە لەبەر مانگ لە ترسی دەنجی کەو ئەو هاڕەنجی زەردە. بێگومان ئەوە تەنیا لێرە دووشتی لە یەک چوونە، لە یەک چواندنە کە لە یەک چواندنی زۆر زۆر بە شارەزایانە شاعری بەڕێز مامەڵە لەگەر وشەی کوردی دەکا و وەکو ئەوەی وایە مانگ یەکەک بی تۆزە ترسەکی هەبی لە ترسی قاس بە قاسبی کەو، دیارە بەو بەیانیانش کەو دەنجی دێ و دەخوێنی. ئەوجە نووسیتی ئەستێرەی مەغریب وەک قەترەی ئەمەل. بێگومان کە شەوە ئەستێرەش هەیە، لێرە مەغریب زیاتر بەواتای ئەو ئەستێرانەی کە لە لای ڕۆژ ئاواوە هەڵدێن باسی هەندێ دەکا. ئەستێرەی کە ئاوا دەبن ئەوجا. ئەستێرەی مەغریب وەک قەترەی ئەمەل. لێرە قەترەی ئەمەل، قەترە واتە دڵۆپە ئاو، ئەمەلیش واتە هیوا. کس ئەتکێتە ناو بەفری سەرکەڵ. ئەستێرەکانیش ئەوە تۆزە لە چاوان بزر دەبن، بەڵام بەلای شاعیر وەکو ئەوەی وایە ئەستێرەکان ببنە دڵۆپە ئاوەک، بڕژێنە ناو ئەو بەفرانەی کە لەسەر لووتکەی چیایەکان هەنا. وەکو ئەوها تەمەشایان کەین کە قەترەی ئەمەل ئەوها دڵۆپە ئاو واتە دڵۆپە ئاوی هیوا، و کس دەتکێتە ناو بەفری سەرکەڵ. ئەگەر ئەو تەمەشای ئەو شاخەی بکەین دەبینین بەفری لەسەرە، ئەستێرەکانیش ئەو هادێن کس دەڕۆن کە گەیشتە لای بەفرەکەی وەکۆی وایە دەتاوێنەوە. ئەستێرەکان دێن گەیشتنەکن بەفرەکەی، تۆزە دەتاوێنەوە لە ناو بەفرەکەی کە لەسەر کەلەکان نیشتووە. ئەوها هەتا بەبیرتان بێتەوە کووە ئەو وەسفکردنە، ئەو پێدا هەڵدانە هەمووشی پێدا هەڵدانی سروشتی جوانی کوردستانە. ئێستا بینە لای لە ڕێی ئەو بەری شاخ، واتە شاعیر شاخەچی دەبینی، ئەوجە دەبینی لەو بەری شاخ دەنجی چ دێ؟ دەنجی زەنگ دێ. لێرە بەڕای من هەرچەندە ئەمن دڵنیا نیمە 100% نیمە، بەڵام وەکو ئەوەی وایە شاعیر لێرە دەیەوێ بەراورد بکا لە مابەینی ئەو بەری شاخ و ئەم بەری شاخ. لەو بەرەی ئەڵڵاه ئەکبەر مەلا بانگدانەیە، شتەکە تۆزێک پەیوەندی بە ئاین و دینەوە هەیە، بەڵام لەو بەری شاخ دەنگی زەنگ دێ. وەکو ئەوی وایە ئەو بەرەی مزگەوت و مەلابانگدان بی، ئەو بەریشی دەنگی چ دێ؟ دەنگی زەنگ. وەکو ئەوەی وایە دەنگی کلێسەی بێ لەو بەری شاخ. واتە ئەگەر ئەمە ڕوانیمانە ئەو بەری شاخ دەبینین دەنجی چ دێ؟ دەنجی زەنگ. زەنجی کلیسەکە لێ دەدرێ کە ئەوانیش کلیسەی زیاتر مەسیحیەکان دەچنە نوێژ و دەچنە دوعا خوێندن لە کاتی کە جێیان لێ دەبی لە کلیسای دەنجی زەنگ. کەواتە وەکو ئەوی وایە لەو کوردستانەی لە کوردستان لەو بەری شاخ خەڵکێک بژی و جۆرە ئاینەکی هەیە. لە بەرەکەی دیکە
خەڵکەش کە بژی ئاینەکی دیکەی هەیە بەڵام هەردووچیان هەر لەسەر هەمان زەوی دەژین، زۆر لێک نێزیکن. ئەوجا نووسرایە وا بە تەواوی دنیا ڕووناکە. ئەوجا کاتی ئەوەشم نەخیندەوە لە شوێنی ڕاوکەر تەقەی تفەنگ دێ، کەواتە ئێستا ڕاوکەریش لە خەوێ هەستایە چوویتە ڕاوێ بەداخەوە تەقەی تفەنگ دەکا، ڕەنگە لە باڵندە و گیاندار و ئەو شتانە. کاتە ڕاوکەرەکەش ئەویش هەر دەنگەکە لە دەنگەکان، تەقەی تفەنگ ئەوەش ڕاوکەرە. ئەوجا ئێستا وا بە تەواوی دنیا ڕووناکە. ئێستا کە ئەو قسانە دەکا تەمەشای هەموو ئەو دیمەنانە دەکا، دەبینی دنیا تۆزە ئەوە ڕووناک دەبی، هەر سیحری ڕووتە سروشت. ئێستا کە ئەوەندە دنیا ڕووناک بووە، سروشت بوویتە سیحر، بوویتە شتەچی ئەفسوناوی ئەوەندە جوانە لە جوانی، کە هەر کەس شاعیر پێی وایە وەکو سیحرێک وایە، هەست ناکە ئەوە بەڕاستی وایە. لە درەخت ئەدا شنەی بای سەحەر. ئێستا ئەوجە تۆزە کزەبایەک دێ سەحەر لێرە واتە بەیانی، تۆزە کزەبایەک شنەبایەک دێ بای بەیانی. ئەو بایە بە چ وەکو چییە؟ وەکو جم و جوڵیەتی، واتە بایەکە ئەوها دەبیتە هۆی جم و جۆڵ، هۆی لەرینەوە، هۆی جم و جۆڵیەتی چەشنی سەودای سەر. وەکو ئەوەی وایەکە کو مرۆڤ کە سەودایەک لەسەری هەیە، کە بیر لە شتێک دەکاتەوە، کە خەیاڵەکی هەیە، کووە بایەکەش هەر ئەوها دار و درەختەکان و دەبا لە درەخت ئەدا شنەی بای سەحەر، سەودای سەرواتە ئارەزوو و خەیاڵەکانی کە لە سەری مرۆڤ هەیە دێن و دەچن لە ناو سەری بایەکەش هەر ئەو هایە. بۆ وێنە ئەگەرە تو تاقیکردنەوەت هەبی یان وانەت هەبی بیر دەکەیەوە کوو بخینم چ بکەم، هەزاران بیر بە مێشکت دادێ، هەروەکو ئەوەیە جم و جۆڵی با لە دار و درەخت. ئەوجە نووسیتی لەسەر جۆگەی ئاش قاز و مراوی، چاوەڕێی ڕۆژن هەڵبێنێ چاوی. هەر لەو دێش یان هەر لەو دیمەنەش چ هەیە؟ جۆگەی ئاو هەیە، جۆگەی ئاش. جۆگەی ئاشمان جۆگە مانای چییە؟ جۆگە واتە ئاوەکی لە ڕووبار و چەم گچکەتر تۆزە گچکەتر. ئاش چییە؟ ئاش ئەوە ئاشە کە بەو ئاوەی کار دەکا، ئاوەکە ئاشەکەی دەسوڕێنی، لە کاتی سوڕانی ئاشەکە بەردا ئەو جەبزانە چیە دەسوڕێ، گەنم و جۆ و ئەو شتانە دەهاڕێ دەیکاتە ئارد. پێشترێ ئاشەکان وەکو ئێستا نەبوون بە کارەبا، بەڵکو بە ئاو ئاشەکان دەگەڕان، بە ئاشەکانیش هەمویان دەکەتنە سەر ئاو. بێگومان لە کوردستانیش ئاو زۆرە، ئاوی تاڤگە و ئاوی ڕووبار و ئاشەکان ئەوها دروست دەکران. ئەو چ دەبینی؟ شاعری بەڕێز چ دەبینی؟ قاز و مراوی دەبینی لەسەر جۆگەی کە دانیشت ڕاوەستاینە بە دوای خواردن ڕەنگە بگەڕێن و بێگومان بەڕاستیش وایە، چونکە جۆگەکە 100% چونکە ئاشی لەسرە دەنکە گەنم و دەنکە جۆ و دەنکە گەنمە شامی دەکەونە خوارێ، دەکەونە ناو ئاوەکەی، قاز و مراویش دەچن ئەو دەنکانە دەخۆن، بێگومان دەزانن خواردن لە چێە، لەبەر هەندێ دێنە. وەکو ئەوەی وایە بەڕاستی شاعری بەڕێز لەوێ دانیشتبی و سەیری ئەو دیمەنانەی کردبی و ئەو پێدا هەڵدانەی نووسی بیتەوە. ئەو جەدەینە لای قاز و مراویش چاوەڕێی ڕۆژن هەڵبێنێ چاوی. لێرە ڕۆژ
وەکو ئەوەی وایە کە ڕۆژ دێتە دەرێ چاوی دەکاتەوە. ڕۆژی لێرە وەکو یەکێک دانایە کە چاوی هەیە. بێگومان ڕۆژ چاوی نییە، بەڵام دەتوانین بڵێن کە واتە ڕۆژ هەڵبێ. بەڵام تا خوڵقی نەکا چێشتەنگا و نایەتە ناو دێ پڕشنگی هەتاو. بە قسەی شاعیر کە ئەو دێیان ئەو جێە کە تیتە جێیەکی ئەوها لە مابەینی شاخەکانە کە هەتاو زوو نایەتە ناو گوندەکەی، ناو دێیەکەی، چونکە شاخەکان ئەوەندە بەرزن. چێشتەنگا و لێرە بە مانای کاتژمێر دەوری 9 و 10. هەتا ئەو کات هێشتان ئەگەر ڕۆژیش هەڵبێ هەتاوەکە نایەتە پڕشنجی، نایەتە ناو دێیەکە، کەواتە زۆر 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 وەسفکردنەک و پێدا هەڵدانەکی زۆر 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 جوانە، زۆر زۆر وەستایانەیە و هەتا بڵێ وشەی جوان. و لێرەش باسی زۆر جۆرە دەنگ دەکا لە هەمان کات، دەنجی مەلا، دەنجی زەنگ، دەنجی تەقەی تفەنگ و دەنجی کەو و ڕەنگە خوڕەی ئەو جۆگە ئاوانە و ئاشەکە هەمویان تێکەڵ بە یەک بووینە. کەواتە لێرە لە کاتی لێکدانەوەی ئەو جۆرە شعرانە بیر بکەوە ژینگەکە کووە، باسی چ دەکرێ، دەنگەکانت جێلەیە، چ دیمەنەک دێتە پێش چاوت و چۆن لێی دەڕوانی، و هەروەها لەرینەوەی دار و درەخت بە شنەبای سەحەر جم و جۆڵیەتی و دەنجی قاز و مراوی بە جارێکی زۆر 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 بە باشی و بە جوانی باسی ئەو بەیانەی دەکا شاعری بەڕێز. هیوادارم تۆزێک حەزت بچیتە شعر، بە تایبەتی کە لێرە باسی شعری مامۆستا گۆرانە، و ئەگەر لە ئینتەرنێتیش بگەڕێی 100% دیوانەکەی دەبینیەوە. شعرەکانی یەک لە یەک خۆشترن، زۆربەی زۆریشیان بووینە گۆرانێ و دەتوانی هەر هیچ نەبی گوێ لە گۆرانیەکان بگری خوێندکاری ژیر هەتا بزانی مامۆستا گۆران کو شیعری دەنووسی. ئێستا بچینە لای پرسیارەکان. واتە وشەکان زۆر ئاسانە، قاس بە قاسپی کە واتە دەنجی خوێندنی کە و ئەتکێتە دڵۆب دڵۆب دەکەویتە خوارێ، تکاندن، درەخت داروبار، شنە، کزەبە، جم و جۆڵ، جوڵە و لڤین، سەودای سەر، خەیاڵی ناو سەر. ئێستا چەند دێرێک لەسەر زانست بنووسە. چەندێرێک لەسەر زانست بنووسە. ئەوەی ڕاستی بی ئەو پرسیارەیان نەدەبووە بکردبە، چونکە خوێندکار هیچ کات ناتوانێ بابەتێکی ئەوها بنووسی لەسەر بابەتێک ئەگەر هاتوو هیچ شتێکی لەبەردەست نەبوو. شتی لەبەردەست وەکو چ؟ کتێب، پارچە نووسین، چەند وتارێک دەربارەی زانست، هەتا خوێندکار بچی بیان خێنیتەوە، شتێک فێربی، ئەوجە پاشان بە وشەی خۆی، بە داڕشتنی خۆی چەند ڕستەیەک لەسەر بابەتەکە بنووسی. بەڵام لە خۆڕا هەتا ئەگەر لە زانکۆش بی ناتوانی لەسەر زانست بنووسی، زۆر 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 شتێکی زەحمەتە، چونکە ئەو کەسانەی دەنووسن لەسەر بابەت زۆربەی زۆریان نووسرن و زۆربەی زۆریشیان پسپۆڕن لە بوارەکە و ڕەنگە هەتا ئەو ڕادەیەی مامۆستای زانکۆش بن. دەنا هیچ کەس ناتوانێت لەسەر بابەت بنووسی، ئەگەر نووسی هەڵەیە بێگومان نووسینەکانی، چونکە دەبی پسپۆڕ بی لە بوارەکە. کەواتە
ئەگەر هاتو ئەوها بوو بێگومان خوێندکاریش ناتوانانی بنووسی، بەڵام لێرە خوێندکار دەتوانێت چ بکە، دەتوانێت لە گوگڵ بگەڕێ، بەڵکو هەندێک بابەتی ببینیتەوە لەسەر زانست، هەوڵ بدا چەند ڕستەیەک بینی، ڕستەکان تێبگا، ئەوجا شیان بکاتەوە، ئەوجا بە داڕشتنی خۆی نەک بە کۆپیکردن، هەرگیز نابی ڕستە یەکە چیت کە بینی بنووسیەوە، هەرگیز نابی، تەنیا دەتوانێت وەرجێڕانێک یان لێکدانەوەیەکی خۆتی لۆ بکەی، ئەوجا بشنووسی لە چێندەر ئەو زانستت هینا. کەواتە با تەمەشاکەین لە گوگڵ بزانین، لە گوگڵ باسی زانست کرایە بە کوردی، بێگومان باس کرایە بە زمانانی دی، بەڵام بە کەلکمان نایە. زانست چییە؟ ئەگەر نووسیم زانست چییە؟ بزانین چ دێ. وەکو دەبینین لێرە تۆزێک زانست چییە هەیە، نووسینی ڕۆڤان زەردەشتی، پاشان لە ویکیپیدیای نووسرایە زانست چییە، ڕەنگە تەماشایەکی بکەین. لێرە لە دەروازە دیسان نووسرایە زانست چییە، بزانین زانست چییە، فەلسەفە چی، ئایا بزانین هیچ شتێک بە هیچ دەکەین، با تەمەشای ئێرەکەین بزانین ڕۆڤان چی نووسیە، بەڕێز ڕۆڤان زانست چییە. فەیسبووکە ئێرە چی نووسیە، ئایا بە خۆی نووسیتی یان لیستی گەورە زانایە چی نووسیە لێرە، بزانین هیچ شتێکی فێر دەبین یان نووسینەکان دەکنووسین تۆزێک قورسن بە هەموو کەس چاناکرێن، بەخۆی نووسیتی ئامادەکردن و نووسی. زانست پێکهاتەیەکە بۆ بەرهەمهێنان و ڕێکخستنی زانیاری لەسەر جیهانی سروشت بە شێوەی ڕاوە، لێکدانەوە و پێشبینی ئەزموون لەبار. ئەرستۆ زانیاری زانستی بە کۆمەڵێک زانیاری دڵنیا و خاترجەم دەزانی کە لەبارەی ژیری و عەقڵانیدا لەوتن بێن. لە سەردەمی کلاسیکدا زانست پەیوەندی زۆر نزیکی لەگەڵ فەلسەفەدا هەبوو. لە سەرەتاکانی سەردەمی نۆشدا ئەم دوو وشە زۆر لە جێی یەک بەکاردەچوون. لە چاخی حەڤدەی زاینیدا فەلسەفەی سروشتی هەمان زانستی سروشتی ئەمڕۆ خۆی لە فەلسەفە هەڵبوارد. سەرەڕای ئەم هەموو ئەمانە زانست بە شێوەیەکی بەربڵاو ئەرکی لێکدانەوەی هەموو زانیاریە دڵنیاکانی لە ئەستۆ گرت، بەڵام هێشتاش بۆ بابەتی وەک زانستی پەرتووکداری و زانستی سیاسی ڕەنگدانەوەی جیاوازی هەیە. ئەوە تۆزێک بوو دەربارەی زانست، ئەوەی ڕاستیبی ئەم زۆر نەمتوانی لێرە زۆر بەباشی تێبگەم مانای زانست چییە، بەڵام دەستی خۆشبی شتەکی نووسیە کە 100% پێوەماندی بووە، بەڵام ڕەنگە ئاستەکەی بەرزتربی لە ئاستی پۆلی 6، کەواتە ڕەنگە شتێکی فێربووین بەڵام زۆر نەمانتوانی بەباشی تێبگەین، هەرچەندە ئەمن بێگومان هەموم نەخیندیتەوە چونکە کاتم نییە ئەمن هەمووی بخینەوە، بەڵام خوێندکاری ژیر ئەگەرە تو بتەوێ بێگومان دەتوانی هەمووی بخینەوە و بزانی چیت کە نووسرایە. ئەگەر بینە لای ویکیپیدیا بزانین ویکیپیدیا چ دەرێ، ویکیپیدیاش لێرە نووسیتی زانست پێکهاتەیەکە بۆ بەرهەمهێنان و ڕێکخستنی زانیاری لەسەر جیهانی سروشتی بە شێوەی ڕاوە. ئەگەر بەبیرتان بێت چمان خوێندەوە خوێندکاری ژیر دەبینن کە هەمان نووسینە یەکەچیان کۆپی ئەوی دیکەیە، ئەوجا لێرە کامە کۆپی کامەیە هیچ گرنگ نییە بەلای من، بەڵکو دەبینین کە زۆربەی زۆری نووسینەکانی کوردی لە یەک وەرگرتنە و وەکو کۆپی ئەوهایە کە زۆر ڕەنگە
بە کەلکنێ یەکەچان بخینەوە بەسبی وەکو دەبینین هەر وەکو یەکە هەردووچی ئەوجە لێرە نووسی چێ نووسیتی لێرەش ڕەنگە هەمان بەڕێز نووسی بیان یەکەشکە نووسیبی ئەوەی ئەمن باش نازانم بەڵام وەکو دەبینین زۆر 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 جیاوازی نەبوو ئەوجا ئێستا کە ئەوە مازانی دەگەڕێینەوە دەبینی بزانین لە جێشکە زانست چێ بزانین لێرە چنووسرایان هەمان شت بوو زانست چێ کورد پێدیە ئەوە هەر نەبوو کەواتە دەینە لای لێرە بەڕێز سامان سەلاح بزانین سامان سەلاح ڕەنگە وەکو کتێب دەربارەی زانست ناتوانم ئەمن ئەو کتێبەی بکەمەوە چونکە پاشان لێرە جیاوازی نێوان فەلسەفە و زانست ئەوەش خوێندنەوەکە نووسینی ڕۆماڵ بەختیاری وەرگێڕانی مەنسوور جەلال بابەتی فەلسەفە و زانست چییە و هەتا وەکو چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە و جیاوازیەکانیان چین بۆ ئەو مەبەستە دەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی پێشکەوتنی مرۆڤایەتی و ئاشکرایە کە بە درێژایی مێژووی دروستبوونی کەلتور و شارستانیەتەکان هەمیشە سوودیان لە ئەندێشەی فەلسەفە وەرگرتووە لە ڕاستیدا ئەگەر ئێمە بتوانین گوێ و چاوماندا بخەین بەڵام هێشتا ئەندێشەمان بیر دەکاتەوە لێرە پێش ئەوەی هەمووی بخینەوە کە کاتی شمنیە هەز دەکەم زانست زۆر 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 تێکەڵی فەلسەفەی کرایە و بابەتەکە زیاتر لە دەرەوەی پۆلی شەشە حەز دەکەم کەلکەکەی زیاتر بۆ ئەوانەیە ڕەنگە پۆلی لە شەش زیاتر بخینن بۆ وێنە پۆلی 10 و 11 و 12 و یان زانکۆ کەواتە ئێرەش ئەمن بەجێ دەهێڵم چونکە هەز دەکەم زیاتر بابەتەکە فەلسەفیانەیە ئێستا وەکو تەمەشای چەند بابەتمان کرد بێگومان بابەتی دی زۆر زۆرە ئەگەر تەمەشاکەین لێرە دیسان بابەتی نازام لەبەر چ ئەو بابەتەکە زۆر پێویستی ڕەنگە بە زانستیش نەبی ئەمن لێرە بەخۆم چم کرد ئەم چونکە دەتوانم بە زمانی دیکەش بێجگە لە کوردی تۆزێک تەمەشای ئینتەرنێتم کرد ئەمە زیاتر تەمەشام کرد بە سویدی هەندێک پێناسەم هینە تۆزێک بە ئاسانی بیان ئاسان بی منیش هینایتم لە ئینتەرنێت نەوەکی خۆم نییە بەڵام چونکە جێیەکە بە سویدیە ڕەنگە ئەگەر دەشتوانم بشینوسمەوەی ڕاستی بێ ئەگەر بتانەوێت زیاتر دەربارەی زانستەکەی بخینەوە بە سویدەکەش دەینووسم هەتا بزانە سەرچاوەکە چونکە زۆر زۆر گرنگە سەرچاوە هەر زۆر زۆر گرنگە ئەوە بە سویدەکەی بزانم ئەمن لێرەم هێنا ئەمن ئەلێرەم هێنا ئەو جێە ئەو جێە ناتشنال ئێنسیکلۆپیدیای سویدیە زیاتر لێرە زیاتر پێناسەیە زانستیان کو پێناسە کردیە ئەم تۆزێک هەوڵمدا ئەو پێناسەی بینم بیکەمە کوردی کاتە ئەمنیش لێرە زانیاریەکانم هێنا دوای تۆزێک شتی خۆشم دانا چەندە زۆر زۆر باش نییە چونکە ئەمن هیچ پسپۆر نیمە لەو بارەی ئەجە من نووسیتم زانست واتە چ واتە کۆکردنەوەی زانیاری دەربارەی شتێک بابەتێک ئەو زانیاریانە کۆ دەکەیەوە ئەو زانیاریانە کۆ دەکەوە بەهۆی سەرنج دەدەی لە شتێک سەرنجدان چیاتە تەمەشای دەکەی و بە دوواداچوونیش و بە دوواداچوون سەرنجدان و بە دوواداچوون و کۆکردنەوە کۆ دەکرێنەوەتە زانیاری کۆ دەکەوە هەر بە دووادادەچی لەسەری دەخینی تەمەشای دەکەی ئەوها ڕێکی تکەش هەیە ڕێگەیەکی دیکە بۆ زانست ئەویش دیتنەوەی وەڵام لە ناو تاقیگا واتە دەچێ تاقیگا لەوێن دەرێ تاقیکردنەوەی دەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ بە خۆت بە تەنێ لەگەر چەند کەسی دی لەگەر خەڵکی دیکە لە وڵاتی دیکە
ئەو جەدەگەیە هەندێک ئەنجام زۆر جار بەهۆی تاقیکردنەوە چاودێری هەندێک جار چاودێری کەش دەکەی تاقیکردنەوە کەش دەکەی هەتا شتێکی زانستی فێربی لە شتەکەی ورد دەبیەوە تاوتوێی دەکەی هەڵی دەسەنجێنی بە جۆرەشکە دەیکەی توێژینەوەی دەکەی ئەوجە دەبتە توێژینەوەکی زانستی و ئەنجامەکەت بەدەست دێ و بەدیتنەوەی دەرەنجام و هەڵسەنگاندنی ئەنجامەکان هەڵدەسەنجێنی ئایا لە چێ هەڵەت کردیا لە چێ ڕەنگە هەڵەبی لە چێ ڕەنگە ڕاستبی بێگومانەوە چەند ساڵی دەوێ بە گوێرەی توێژینەوەکەت ئەوجە پاشان کە ئەو شتانەت هەموو کرد ڕێسایەکی دەبینیەوە دەڵێ ئەگەر ئەو هابوو ئەو هادەبی یان بیردۆزەکی دەبینیەوە زانستەکەی لەسەر بنیاد دەنێی ئەوجا زانستیش لێرە ئەو بە خۆم نووسیتم زۆری زۆرە زانستی بیرکاری زانستی کیمیاها زانستی فیزیا زیندەوەرزانی کۆمەڵایەتی دەروونناسی ڕامیاری زانستی کۆمپیوتەر دەرمانسازی ئیدی پێویست ناکە هەمویان بژمێرم بەڵام زۆرە بەڵام گرنگترین شت بە من چییە کە هەموو خوێندکارێک پێویستە ئەو شتەی هەر بە باشی فێربی هەرچەندە دەزانم دەشزانن بەڵام زانست گرنگە کو گرنگە بۆ ئەوەی بتوانین دەوڵەتمان ببین بەڕێوە ناچارین زانستی بزانین و بۆ ئەوەی بتوانین کۆمەڵگە کەش بەرەو پێش ببین بگەشێتەوە ناچارین دەبی هەرچەندە زۆر جار ڕەنگە زانست ڕێیەکی دوور و درێژبی ڕەنگە زۆر جار ڕێیەکی ناخۆشیش بی بەڵام دەبی ئەمە هەر گرنگی پێ بدەین گرنگ بە زانست بدەین هەتا بتوانین دەوڵەتی خۆمان کۆمەڵگەی خۆمان بەڕێوە ببین بیبینە پێش بگەشێتەوە وە گرنگترین مەرجی توێژینەوە ئەگەر بتەوێت توێژینەوە لەسەر شتە چی بکەی دەبی چ بکەی دەبی ئەتوو بێلایەنبی دەبی بێلایەنبی لە تەمەشاکردنت دەبی بێلایەنبی لە نووسینت دەبی بێلایەنبی لە شیکردنەوەت دەبی بێلایەنبی لە داڕشتنەکەت دەبی بێلایەنبی لە پیشاندانی ئەنجامەکە هەرچەندە بە دڵیشت نییە بەڵام هەر دەبی بێلایەنبی نابی هیچ شتێک هی خۆت بی ڕایەک هی خۆت بی بیخەیە ناو توێژینەوەکە دەنا نابیتە زانست خوێندکاری ژیر بۆ وێنە ئەتوو دەتەوێت کۆترەکت هەیە بتەوێت تەمەشایکەی هەموو ڕۆژێ بزانی ئەو کۆترە چ دەخوا لێی ورد دەبیەوە وێنەی دەگری تەمەشا دەکەی چ دەخوا کو دەفڕی چەند دەنووی هەموو ڕۆژێ لێی ورد دەبیەوە و دەنووسی دەفتەرەکت هەیە تێنووسەکت هەیە شتەکان دەنووسی پاشان دەینی کۆترەکەی ڕاستەکە تێدەبینی باڵەکانی دەبێت پێوی چەندە پێیەکانی دە پێوی کووە ڕەنگەکەی چی لێ دێ دەنووکەکەی چەند درێژە تووکەکەی کووە وەکۆی لە تاقیگەیچی بی ئەوەیە زانست ئەوجە پاشان لە سەری دەنووسی کە تو ئەو شتانە دەنووسی ناوی کۆترەکەی چییە چەندە فڕی کەنجی دێتەوە چ جۆرە گەنمەچی دەخوات چ ناخوا حەزی لە چییە چەند جار ئاوی دەخوا چەند ئاوی ئەوانەیە زانست کە هەمویان دەنووسی یەکەشکەش لە جێشکا بێگومان یەک کۆتر بەکەلک نایە بەڵام بە شێوەیەکی ئاسان ئەوەیە زانستی لێوردبوونەوە و هەندێک جار زانست تەنیا تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی دەکەی 2 3 4 هەتا بزانی بۆ وێنە کۆترەکەی دادنەی لە جێکی تاریک بزانی چ دەکا ئەگەر جێیەکە ڕووناک بوو چ دەکا کو چاوەکانی کو دەبینی ئەو شتانە زانستە بێگومان ئەگەر چەند کۆترەکان زۆر بوو ئەوە باشترە و چەند کەسەکانیش کە زانستەکەی دەکەن لەگەڵ زانیاریەکانیان دەگۆڕنەوە بێگومان ئەتوو دەچی دەخینەوە یەکەم جار لەسەر کۆتر بزانی هەتا ئێستا چەند توێژینەوە لەسەر کۆترەکەی کرایە ئەوجە پاشان توێژینەوەی خۆت لەسەر ئەو شتانە دەکەی کە نەکراینە یان ڕەنگە هەندێک شت بە هەڵە کرابی کەواتە زانست بەو جۆرەیە بەڵام هەمیشە دەبی بێلایەنبی ئەو بێلایەنیە
لە نووسینەکانت لە بیرکردنەوەکەت لە ئەنجامەکە هەرچەندە حەزیشت لێ بوو ئەنجامەکە بە جۆرەکی دیبی، بەڵام ئەتوو هەردەبی بێلایەن بی هەتا ببیە جێی متمانەی نەک متمانەی تەنیا شارەکەی خۆت دەوڵەتەکەی خۆت بەڵکو و زانکۆیەکانی دیکە دەوڵەتەکانی دیکەش متمانەیان هەبی بەو توێژینەوانەی وە نووسینەکانیشت توێژینەوەکانیشت هەمیشە دەوی ئەتوو هەموو شتەکی بنووسی هەڵەکانیشت بنووسی نەک هەر ڕاستیەکانت هیچ شتێک نەشاریەوە دەبی زۆر زۆر ڕووناکبی و زۆر زۆر دیاربی کوو بیرت کردیتەوە کوو نووسیتت کوو دەستت پێ کردیاوە کوو ئەنجامەکانت نووسیە. ئەوە تۆزێک دەربارەی زانست. ئەوجە پاشان لێرە نووسرایە پەندی پێشینان دەوران دەوڵەتت لە دەستێنێ بەڵام ناوی چاک تا سەر ئەمێنێ. واتە لێرە دەوران واتە کات ڕۆژگار. بۆ وێنە ڕۆژگار ئەوها دەکا کە کورد دەوڵەتیان هەبی شارستانیەتیان هەبی و حکومڕانیان هەبی پاشان میلەتەش کە دێ لە دەست کوردی دەستێنی دیسان کورد هەڵدەستنەوە دیسان دەستێنەوە لە دەست نەیارەکانیان کەواتە دەوران ئەو هایە ئەو ساڵ دەوڵەتم نییە ساڵشکە هەمە ئەوانی دیکە ئەو ساڵ دەوڵەتیان هەیە ساڵشکە دیسان لێیان دەسێنرێتەوە بەشەک هەر هیچ نەبی لێیان دەسێنرێتەوە کەواتە ئەوەیە لە دەستت دەستێنێ و دەورانە دیسان دێتەوە دەستت بێگومان بەڵام ناوی چاک ئەگەر ناوەکەت باش بوو ئەوە کەس ناتوانانی لێت بسێنێ هەتا سەر هەر دەمێنێ هەرچەند بەڕای من دەوڵەتیش زۆر زۆر گرنگە وەکو ناوی چاک کەواتە دەوران دێتەوە و دەوڵەتەکەی خۆت دەینەوە و بەبێ هیچ کێشەیەک چونکە ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەتت هەبووە و حکومڕانی زۆربەی زۆری ناوچەکانت کردیە هەتا ئەو ناوچانەی کە ئێستا کوردیش لە سەری ناژی بەڵکو میلەتی دیهاتیە لە سەریان دەژی بەڵام هەمویان لە دەستی کورد بووینە تەنیا پێویستمان بەوەیە مێژوەکەی بە باشی بخێنینەوە نەک لە زاری نەیارانی کورد. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.